کەرتی تەندروستی هەڵەبجە لە بەردەم مەترسیدایە و بەپێی زانیاریەکان بودجەی ساڵی 2022 بۆ کڕینی دەرمان هیچی خەرج نەکراوە و بەشێک لە بەرکەوتوانیش مەترسی لە دەستدانی چاویانەیە و بودجەی تەندروستی لە 75 کەم کراوەتەوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە شێوازێک کەرتی تەندروستی پەراوێز خستووە، بەشێک لە ئامێرەکانی کەرتی تەندروستی لە کار کەوتون و 64 بەرکەوتەی چەکی کیمیاوی مەترسی کوێربوونیان لەسرە. ئەمە لە کاتێکدایە نەخۆشخانەی بەرکەوتەی چەکی کیمیاوی تاکو ئێستا ڕەزامەندی کڕینی دەرمانی نییە. تەواوی ئەم کێشانە دەبەمە لای بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە. بەڕێوەبەری تەندروستی دەڵێت هەموو نەخۆشخانەکانی هەڵەبجە دەبە یەک نەوت و گازی تێدا نییە و حکوومەت پارێزگاکەی فەرامۆش کرد و هۆشداری لە ڕوودانی کارەسات دەدات. ئاماژەیەک یاخود نیشاندەرێکی مەترسیدارە ئەمە بۆرە ئەوە بڕۆین بەم شێوەیە ئەگەر بڕوات من 4 مانگەوە پێش وتومە ئەتوانین بەم قەرز و قۆڵەی کە خۆمانێکین بەم کارە ڕێکخراوەی حیزبی و ئینتەرناشناڵانی کە هەمانە لە ڕێکخراوەکان ئەتوانین بودجە دابینکەین تا 4 مانگی تر. بەڵام باوەڕم پێ بکە نە کۆمپانیا خۆی دێت بە قەرز دەرمانم دابەتۆ کە تۆ حکوومەتێکی زەبەلاحی دەوڵەمەندی نە ئەوەی کە هیچ یاخود حیزبێک ڕێکخراوێک توانای ئەوەندە هەیە لە ناو هەموو محافەزەکە لە ناو هەموو نەخۆشخانەکان 1 لیتر نەنەوت نەگاز هەیە. ئەمە بۆ خۆی کاتێک کە نەخۆشێکە چێتە سەر قەرەبێڵەی بێهۆشکاری ئەخەوێنرێ ئەگەر کارەبا بکوژێتەوە چ مەساتێک ڕۆیادە و کاتە ببینن. بێگومان بە قەرز دەرمان کڕاوە لە پارە نزیکەی ئێمە ئەتوانم بڵێم 800 ملیۆنی قەرزارین و لەگەڵ ئەوەشدا هی ئەم ساڵیشی چۆتە سەر. بەنمونە ئەمڕۆ دەرمانە کڕیت ئەبێ بە قەرز بۆ ساڵی داهاتوو بۆ لەبەرەوەی ئەو پارەیە کە حکوومەت دەداتێ ڕوبعێکی ئەو بودجەیە کە خۆت سەرفیەکەی 3 ڕوبعەکەی تری ئەبێ بە قەرز، یعنی ڕۆژانە ئەبێ بە قەرز. پارلەمانتار عەلی حەمە ساڵح کێشەکانی تەندروستی خستۆتە ڕووباز لەوە دەکات تەندروستی هەڵەبجە لە بەردەم داڕوخاندایە. ئۆکسجین نەما و 262 ملیۆن دینار پێویستە و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانەیە و خرج نەکراوە. بەنزین بۆ ئۆتۆمبیلی فراکەوتن نییە و نەوت و گازوایل نییە. ئەمە ئێستا دۆخی نەخۆشخانەکانی هەڵەبجەیە. لەلایەکی دیکەوە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان مەترسی داخستنی لەسرە. من ئەتوانم لە بواری بەرکەوتوانی کیمیابەران لەسەر ئەو بابەتە قسە بکەم. ئەتوانم بڵێم بەرکەوتوانی کیمیابەران ئێستا لە حاڵێکدان لە دوای تاوانی کیمیابەرانی هەڵەبجە هەتاوەکو ئێستا ئەوەندە بێناز و بێخاوەن نەبوون. بەرکەوتوانی کیمیابەران بەم شێوەی ئێستا ناتوانن ژیان بکەن و لە بارودۆخێکی زۆر خراپدان و ئەو چارەسەرانش کە پێشتر کراوە هیوادارم حکوومەت هەڵسەنگاندنێ بکا بۆ ئەو 53 بەرکەوتەیەی کە ڕەوانەی ئێرانی کردوون. 3 کەسیان چاندنیک لەنێ چاویان بۆ کردووە، هەر سێکیان چاوەکەیان لەدەست داوە. زۆربەی کێشەکانی تەندروستی بۆ ناکۆکی نێوانێکێتی و پارتی دەگەڕێتەوە کە پارتی پارە بۆ کۆمپانیا و پرۆژەکانی هەڵەبجە و سلێمانی خەرج ناکات. لە ئێستاشدا فەرمانگا خزمەتگوزاریەکانی وەک تەندروستی بەدەست کێشە و گرفتەکانیانەوە دەناڵێن و دوور نییە بەشێک لە نەخۆشخانەکان بۆی نەمانی دەرمان و پێداویستی پزیشکی و بەنزین و گاز و ئۆکسجین ڕوبەڕووی داخستن ببنەوە. لەوەشدا دیسان وڵاتیان دەبنە زەرمەندی یەکەم. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.